کردنەوەی دەواازە سنووریەکان و ڕێگای نێوان پارێزگاکان وەک بابەت و پێویستێکی گرنگی هاتوچۆی ئاڵ و گۆڕی بازرگانی و زموجۆڵی خستنە شارەکان وای کرد ئەنجومەنی پارێزگای هەولێر کۆب بێتەوە و ئەندامانی ئەنجومەنەکەش داوایان کرد لە زووترین دەرفەتدا ڕێکارەکانی تازەی تەندروستی و کار ئاسانی بۆ هاتوچۆی هاوڵاتیان و خاوەنکار و بازرگانان بکرێت لە نێوان شارەکاندا. ئێمە وەکو ئەندامانی ئەنجومەن بەشک لە ئەندامان یاداشتێکمان ئاراستەی سەرۆکایەتی ئەنجومەن کردیا ئەو داوای ئەومان کردیە کە ڕێشوێنە ئەمنیەکان بە شێوەیەک ئاسایی بکرێتەوە قەدەغی هاتوچۆ نەمێنێ ئەمە ئەوە ناگەینە کە کۆرۆنا کۆتایی هاتیە نەخێر بەڵام بەپی ئەو پلانەی کە لیژنەی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا کردی دیار بوو کە پلانیان هەبوو پلانی ئەی پلانی بی پلانی سی بەڵام بەداخەوە پلانی ئەی کۆتایی هات ئەمە هاتینە سەر پلانەکانی تر بەڵام لەگەڵ ئەوەدا کەەوە پلانی ئەی بوو تاوکو ئێستا ئەو پلانە هەر بەردەوامە ئەوە ناگەێنێ ئێمە دەبینین کە لە سەردەم شارەکانی هەرێمی کوردستان بەداخەوە کۆرۆنا هەیە بوونی هەیە نەخۆشمان هەیە بەداخەوە مردوش هەبووە بەڵام لەگەڵ ئەوەدا ئێمە دەبێت قۆناغێکی تری پەیڕاو بکەین ئەوش قۆناغی خۆپارێزیە. بەشێکی تر لە ئەندامانی پارێزگای هەولێر دەڵێن بۆکردنەوەی ڕێگاکان دەبێت ڕێنمایی تازە لە ڕوانگەی وەزارەتی ناوخۆ و تەندروستیەوە دەربچێت تا هاوڵاتیانیش پابەندی بن و لە ئەنجامی هاتوچۆشدا شارەکان کار ئاسانی بکرێت لە بازگەکان ئەماش پێویستی بە بڕیاری ژووری ئۆپراسیۆنێ و لا چەند ڕۆژی داهاتوودا بۆ ئەم مەبەستە کۆ دەبنەوە و بڕیاری لەبارەوە دەدرێت. پێویستە بە ئیجراعات و ڕێکاری نوێ و قۆناغی نوێ بینە مەدانەوە بە مەبەستی خۆپارێزی ناکرێت لەسەر هەمان ڕێکاری کە سەرەتای هاتنی ڤایرۆسەکە گرتوبوومانە بەردەوام بین دەکرێت بە ڕێکاری نوێ ئەوی ژەوەیە کە ژیان ئاسایی بکرێتەوە بە تایبەتی هاتوچۆی هاوڵاتیان لە نێوان پارێزگاکان ئاسانکاریان بۆ بکرێت ناکرێت هاوڵاتی ئەرچی قوڕستر بکرێت چونکە بە تایبەتی لە هەرێمی کوردستان ئەرچی هاوڵاتی هەم لە ڕووی بژێوی ژیانەوە قوڕس کراوە و قل ناشکرێت بە بیانوی ڕێکارەکانی ڤایرۆسی کۆرۆنا قوڕستر بکرێت دەکرێت ئاسانکاریان بۆ بکرێت. ئەمڕۆ کۆبوونەوەی ژمارە هەفتانەوە ئەنجومەنی پارێزگا بوو چەند بڕگە و خاڵشیدا بوو یەکێک لەو خاڵانە کە ئێستا بەڕاستی بۆ هاوڵاتیان گرنگ و زەرورە باسکردنی پرسی کۆرۆنایە و خەڵک ماندووەوە خەڵک داوای کرانەوەی زیاتری نێوان پارێزگاکان دەکات ئێمەش لە داواکاری خواستیان تێ دەکەین پێشنیارمان کردو بەڕاستی ئەگەر ئەو بڕیارەی قەدەغی هاتوچۆ نێوان پارێزگاکانە هەرچەندە تاوکو ئێستا هیچ ئەنجومەنی هیچ پارێزگایەک ڕەتی نەکردوەوە کەوان پابەند نابن بۆیە ئێمە بەڕاستی مادەم تاوکو ئێستا بڕیارەکە بەرکارە و جێبەجێ دەکرێت قەدەغی نێوان هاتوچۆکان تاوکو ئێستا ماوە داوای ئەومان کردووە زۆرترین کار ئاسانی بۆ هاوڵاتیان بکرێت. هەر لە چوارچێوەی کارنامەی کۆبوونەوەی ئاسایی ئەنجومەنی پارێزگای هەولێردا دوای دەست لە کارکێشانەوەی ئەندامیکی ئەنجومەن ڕەوا یاسین وەک ئەندامی شوێنگرەوە لە فراکسیۆنی سەوز دەست بەکار بوو ئەمیش لە لێدوانێکدا ڕایگەاند کار لەسەر داخوازی و داواکاری و جێبەجێکردنی کارنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان و کۆمەڵانی خەڵکی کوردستان و سنووری پارێزگای هەولێر دەکەین. ئەمڕۆ یەکەم ڕۆژی دەست بەکاربوونمە لە وەکو ئەندامێکی ئەنجومەنی محافەزە لە دوای ئەوەی کە خاتوژین و دەستی لە کارکێشاوە ئیشاڵڵا لەسەر ئیشکارەکانی خۆمان کە وەکو ئەندامی ئەنجومەنی محافەزە بەردەوام دەبین و داکۆچکارێکی بەتواناش دەبین لە بۆ مافەکانی خەڵکی خۆمان. وەکو ئەجندای کارکردنمان لە سنووری ئەو کارانەی کە ئێمە دەتوانین بیکەین وەکو ئەندامی ئەنجومەنی محافەزە داکۆکاریی سەخت دەبین لە کاتی ئێستاماندا بۆ کەرتی تەندروستی بە پێویستە لە وەختی کۆڤید-19 زەمان هەیە ئێستا. دوا بەدوای تاوابوونی کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگا بڕیاردرا هەموو ئەو بۆچوون و هەڵوێستانی فراکسیۆنە جیاجەکانی نێو ئەنجومەن بۆ کار ئاسانی و کردنەوەی ڕێگای نێوان پارێزگاکان و زیاتر پابەندبوونی هاوڵاتیان بە بواری تەندروستی و ڕێگەگرتن لە ڤایرۆسی کۆڕۆنا بکرێنە راپۆرتێک و لە ژووری ئۆپراسیۆندا چاوەڕی بڕیاری تازە و ڕێنمایی تازە بکرێت. هەریادکەریم گەلی کوردستان هەولێر.